لە مانگی یەکی ئەم ساڵدا هەرچی سەرۆکایەتی و نوێنەرایەتی پارێزگای سلێمانی لە پارێزگای هەولێر کۆبووینەوە و کە کۆبووینەوە یعنی یەکێک لەو خاڵانی کە زۆر جەختمان لێ کردەوە ئەوە بوو کە بتوان یەکەی ژمێریاری سربەخۆ و هەیکەلی ڕێخستنی ئیداری ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان ینی پەسەند بکرێت لەبەرەوەی لە ڕابردوودا ئێمە بە نووسراو و نردومانە بۆ وەزارەتی دارایی ئابووری هەرێمی کوردستان بەداخەوە تا ئێستا وەڵامیان نەداوەتەوە و پێشی ناچی ینی مەبەستیان بوو بێ وەڵام بدەنەوە ئەجینا ئێمە لەم خولەی ئێمە ئەوە 3 ساڵ زیاترمان تێپەڕانەوە تا ئێستا وەڵامەکەمان وەرنەگرتووە لە بیدایەتی ئەنجومەنی پارێزگاکانیشەوە ینی ئەمە یەکێ بووە لە گرفتە گەورەکانی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان چونکە تا ئێستا تۆ کە هەیکەلی ئیداریت نەبوو کەواتە بەشێکی زۆر لە ئیدارەکەی خۆت یعنی لەژێر کۆنتترۆلی خۆتانە زۆربەی ئەو کارمەندانی من هەمە بەشێکی زۆری هەمویان لەسەر میلاکی پارێزگای سلێمانین یا تەنسیبن یا کارمەندی پارێزگای سلێمانین و مەسەلەن لە هەر لە ڕابردوودا بۆ بەنسبەت یەکەی ژمێریاریشەوە من ینی لە هەر لە ئەم ساڵە لە 6 مانگی یەکەمی ساڵی تازەیە من دینارێکم لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرنەگرت لەبەرەوەی کە لەبەرەوەی لە بەر ڕۆتین و هەروەها لەبەرەوەی یەکەی ژمێریارەکەی خۆم سربەخۆ نەبوو تا هەموو ئەو وسوڵاتی هەمە لە یەک ژمێریارەکەی خۆمە مەسەلەن تەتقی بکرێ و ڕاستەخۆ بە پەلە ئیشەکانی جێبەجێ بکرێ و بڕابەوەی بتوانین سلفەیەکی تر وەرگین لە 6 مانگە نەمانتوانی یەک سلفە وەرگین کە ئەمە گرفتێکی گەورە بوو بۆ ئێمە بۆ خۆی لە یاسای ژمارە 3 ساڵی 2009 هاتووە کە بە پێی پرینسیپێکی ناسەنتەری کە ئاماژەی پێکردووە لە یاساکە ئێمە بتوانین کاروبارەکانی کارژێڕی دارایی ڕێخین بەڵام بەداخەوە جگە لەوەی کە تا ئێستا سیستەمی لامەرکزیەکە نییە بۆ ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان زۆر لەوە بەداخترەوە کە تا ئێستا یەکەی ژمێریاری و یەکەی مەسەلەن هەیکەلی ڕێخستنی ئیداری ئەنجومەنی پارێزگاکانمانەیە کە پێم وایە ئەمە ئەنجومەنی وەزیرانیشی نابێن فقط ئەمە فەرمانێکی وەزارەتی دارایی ئەوێ کە فەرمانێکی پێ دەرکا بینێرێت بۆ ئەنجومەنی پارێزگاکان ئەنجومەنی پارێزگاکانی شەریەکەیان هەم هەیکەلی ڕێخستنی ئیداری و هەم یەکێکی ژمێریاری سربەخۆکەن و لە کۆڵی پارێزگاکانیش ئەبینەوە و ئێمە سربەخۆ بین و واڵە بڵین دەستمان کراوەترە بێ بۆ جێبەجێکردن و ڕاپەڕاندنی کارەکانی خۆمان و لیژنەکان و ئەندام ئەنجومەنەکان و هی هاوڵاتیانیش بەگشتی